بەڕێز ئەحمەد محەممەد ئەندامی پێشووی ئەنجومەنی قەزای خوورماتوو لەگەڵمانە سەبارەت بە گرنگی سەرژمێری لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارایی هەرێمی کوردستان. کاک ئەحمەد سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. گرنگی سەرژمێری لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارایی هەرێم چییە؟ سوپاس بۆ ئێوەی بەڕێزش. دیارە پێشەکی ڕێز و سەڵامەیە بۆ ئێوەی بەڕێز و کارمەندانی کەناڵی 24 و بینەرانی عزیز و خۆشەویست. دیارە سەرژمێری گشتی گرنگی خۆی هەیە، ئیتر لە ڕۆی ژماردن و تۆمارکردنی ناوی دانیشتوان بێت، یاخود بۆ بواری دیموگرافیا بێت، یاخو بۆ بودجە و پێداویستەکانی هەر وڵاتێک بێت، گرنگی زۆری هەیە. ئیتر نازانم ئەم سەرژمێرەی ئەم جارە چی مەبەستێکی لە دوایە. ئەگەر مەبەستەکە هەر بۆ ئەو زانیاریە نەبێت، دیارە سوودبەخشە بۆ هاوڵاتی. ئەگەریش پشت ببەسرێت بە مادەی بە سەرژمێرەکەی ساڵی 1957ەوە، ئەوە دیارە هەر هاوڵاتیەک لە باوەنور بێ، یاخود لە گۆفتەپەی شێخ عەبدوڵڵا بێ، یاخود لە کوڵەجۆ و کۆکس بێ، هەر بە هاوڵاتیەکی کەرکووکی دەژمێردرێت. ئەو لەو شوێنی خۆیان خۆی ناونووس بکات، ناوی خۆی و خێزان و پیشەکەی و هەموو زانیاریەکان بدادا، ئەو بژبێرە لەوە سوودی بۆ هاوڵاتی دەبێت لە 100%. باشە کاک ئەحمەد، ئەکرێ ئەم سەرژمێریە گۆڕانی دیموگرافی بەدوادا بێ؟ ئەکرێ ئەمە؟ ئەگەر بەپێی ئەو لیژنەیەی وا دانراوە گوایە پشت ببەسرێت بە سەرژمێرەکەی ساڵی 1957، دیارە ئەو چوار قەزا کوردنشینەکەوە کفری و کەلار و دووز و چەمچەماڵە ئەبێ مادەی 140 جێبەجێ بکرێت و ئەو چوار قەزایە بگەڕێتەوە سەر شاری کەرکووک، سەر پارێزگای کەرکووک. دوای ئەو تەتبیعی عیلاقاتە، دوای ئەو ئاساییکردنەوەی کەرکووک، ئەکرێ ڕاپرسیە بکری ئایا خەڵکی کەرکووک کوێتانەوێ ئەتانوێت سەر بە کێ بن، ئەو کات هاوڵاتی خۆی لێە مخەوە لە ڕێی خۆی بدات. باشە، هیچ مەترسیەکەیە لە سەرژمێریە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارایی هەرێم؟ مەترسی لەوایە بتەوێت نەتەوێ لە دوای ساڵی 1970 کەوا چوار قەزای کوردنشین دابڕا لە کەرکووک و عەرەبێکی زۆر هاوردەی کەرکووک کرا، بەڵێ مەترسی هەیە. بۆ نمونە ماوەیە پێش ئیسە نوێنەری عەرەبەکانی کەرکووک، ئەنجومەنی عەرەبی کەرکووک، عەزام الحەمدانی ناوە، ئەیوت بە هیچ شێوەیە ئێمە قبوڵ ناکەین متمانە بکرێت و پشت ببەسرێت بە سەرژمێرەکەی ساڵی 1957، بەڵکو ئێمە ئەمانەوێت پشت ببەسرێت بە سەرژمێرەکەی ساڵی 1970. بۆ ئەم داواکاری ئەکا؟ چونکە ئەزانێت لە ساڵی 1970 ڕێژەی کورد لە کەرکووک و دەوروبەری کەم بووەتەوە، ئەو چوار خەزایە دابڕاوە، ڕێژەی عەرەبی زیادی کردە بەهۆی هاوردە و خەڵکی عەرەبی کەرکووک. بەڵێ مەترسی لەوە هەیە. ئێمە بتەوێ نەتوێ دوای دەرچوونی دەستور مادەیەکی تایبەت بە ناوچە دابڕاوەکان مادەی 140، ئایا مادەی 140 لە 2005 ئەوایە لە 2007 کۆتایی 2007 ئەو مادەیە جێبەجێ بکرایەت و کاروبار و بارودۆخەکە ئاسایی بکرایەوە. ئایا ئیسە 2024 ئەو مادەیە جێبەجێ کراوە؟ ئایا نایەتە فکرتان حەنان فەتلاوی ئەندامێکی پەرلەمانی ئەو کاتی عێراق بوو، وتی من خۆم دوو خولی پەرلەمان نەمێشتووە مادەی 140 جێبەجێ بکرێ؟ ئایا حەنانێکی ترمان بۆ دروست نابێنێ لێ ئەمەیشە بەراورد بکرێت لەگەڵ سەرژمێرەکەی ساڵی 1957؟ زەمانەتمان چییە؟ ئایا ئەم لیژنەیە چاودێرێکی نێودەوڵەتی لە لیژنەکە دانیشتووە دوو بەیانی ببێتە شایەت حاڵی ئەم بڕیار و ئەم ڕێکەوتنەی نێوان هەرێم و بەغدا؟ ئەمانەیە مەترسیە لای تو. زۆر باشە کاک ئەحمەد، گرنگی بەشداریکردنی خەڵک چییە لە زێدی خۆیان بە تایبەتی ناوچەکانی مادەی 140؟ خۆی ئەگەر سەرکردایەتی کورد بیتوانایە بە تایبەت کەرکووکی دوا بخستایە
لەو سەرژمێریە باشتر بوو یان بە شێوەیەکی گشتی کوردستان بەشداری لە هەڵبژاردن نەکردایە ڕنگ هەڵبژاردنەکە نەکرایە دوا بخرایە بۆ دوای جێبەجێکردنی مادەی 140 بەڵام کە ئێمە نەمانتوانیە ئەوە بکەین شتەکەی ها لە کۆتایی و خەریکێتەواو ئەبێ بڵێ من ئەڵێم هەر هاوڵاتیەک لە هەر شوێنێکا بێ حتا ئەوانەی دەرەوەی وڵاتیش ئەگەر تەنها سەرۆکی خێزانەکە بێ خۆی بگەێنێتە شوێنی نیشتەجێی باو باپیری لەوێ خۆی ناونووس بک باشترە لەوەی ناوی نەبێت چونکو بەیانی ئەگەر ناوی نەبێ پێویستی بە تەسجیل مجدد ئەبێ جارێکی تر ناو خۆی ناونووس بکە ئەوش بە ئاسانی ناکرێت بڵێ من هەم لەگەڵەوە هەموو خێزانێکی کورد لە شوێنی خۆی ناونووس بکە بەڵام مەثلەن ئەوانەی نیشتەجێی کەرکووکن و بە تایبەت هەم نفوس و هەم کارتی زانیاری و هەم کارتی کەرکووکیان پێیە باشترە بێنە کەرکووک لە کەرکووک خۆیان ناونووس بکە. باش ئەمە هیچ ینی کاریگەرێکی لەسەر مادەی 140 ناوچانە نابێت چونکە جێگری پێشووتری سەرۆکی پەرلەمانی عێراق دەڵێ سەرژمێری گشتیم ساڵ بۆ پەرەپێدان و هیچ پەیوەندێکی بە یەکلایکردنەوەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم نییە ئەمە ڕاستە وا ئەیبینن خۆی ڕاستە خۆی خانەی هینیتیان نییە بڵێ خانەی نەتەوە و نازناویتیان نییە نە قەومیە و نە لە خەبیتیان نییە ئەمینە ڕاستە نزیکەی 50-60 پرسیارە بەڵام هیچ پرسیارەکان ئاماژە بە نەتەوە و بە نازناو ناکە بەڵام کێ بڵێ دوای ساڵێتر هینێ دەرنەکەن بەیانێ دەرنەکەن بڵێ ئەو سەرژمێری لە 2024 کردمان ئەکرێ اعتماد بکرێتە سەر نەتەوە و دووبارە مامنووسێتر بکرێت و لەسەر ئەوە پرسیاری نەتەوەکە بکرێت ئەگەر بەو شێوە بێ بڵێ نیشتەجێی کەرکووک لە ئیستادا عەرەب لە کورد زۆرتر. بەڵێ بەڕێز ئەحمەد محەممەد ئەندامی پێشووی ئەنجومەری خەزای خورمات و سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.